دەکات بۆ زانیاری زیاتر ئێستا ڕاستەوخۆ پێکەوە دەچینە لای کۆنگرە ڕۆژنامەوانیەکە. تاوانی کوشتنیان لە ناوشاری هەولێر ئەنجام داوە و تاوانەکانیش جۆراوجۆرن، ینی کوشتەکان جۆران جۆرن، ئەوانەی لەسەر کێشەی کۆمەڵایەتیە یاخود لەسەر کێشەی پارە یان هەر کێشەکە بێ لە نێوان هاوڵاتیان کە تاوانەکان هەفت تاوانن کە ئەنجام درراوە. لەو هەفت تاوانەنا دوانیان هیچ مانگی 12 2016 پێنج تاوان لە ساڵی 2017 کە بەو تاوانەی کە لە دۆلار فرۆشەکەی چەند ڕۆژ بەر لە ئێستا ڕوویدا دەکا هەشت تاوان لە ماوەی هەشت تاوانی کوشتن لە ماوەی مانگ و نیوێک یان دەکا مانگە کوچە ڕۆژێک لە ناوشاری هەولێر و دەوروبەری ڕوویداوە. باڵۆزخانی ئەمریکا لە بەغداد ڕایدەگەنێت دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دیدارێکی لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕەت نەکردووەتەوە. باڵۆزخانەی ئەمریکا لە بەغداد